گرنگیا سەردانە سەرۆکە هەنگاریە بکەین بۆ هەرێما کوردستانی و ئەف دوو ڕۆژە لە هەرێما کوردستانیە من میوانێکەیە بەڕێز موافق عادل شارەزای سیاسەتە ناودەوڵەتی کۆلستۆدیە دیگەلمەیە دکتۆر موافق بەخێر بێ. زۆر سپاس. دکتۆر چۆن دەڕوانیە سەردانەکەی سەرۆکی هەنگاریە بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ سەردانەکەی زۆر گرنگ بوو بە تایبەتی لە ڕووی تەوقیتەکەوە کە ئێستا هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەت و عێراق بە شێوەیەکی گشتی لە قۆناغێکی هەستیاردان بە تایبەتی دوای ڕفراندۆمی سەربەخۆی هەرێمی ڕفراندۆمی سەربەخۆی کوردستان یعنی هەرێمی کوردستان تووشی گوشارێکی زۆر بوو بە تایبەتی لەلایەن بەغداوە و هەوڵدرا ئەو پەیوەندیە دەرەچی کەەوە هەرێمی کوردستان هەیبوو تا ئەو کاتە سنوودار بکرێ. ئێستا سەبر دوای 2017 ئەومان بۆ دەرکەوتکەوە بە تایبەتی لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی زۆر جددی درا بۆ ئەوەی پێگە کۆنەکەی هەرێمی کوردستان لەسەر ئاستە نێودەوڵەتیەکەی وەکو جارانی لێبێ و باشتریش. سەردانی سەرۆکی فەڕەنسا دواتر ئێستا سەردانی سەرۆکی هەنگاریە بۆ هەرێمی کوردستان ئەوە دووەم بەرپرسە بەو یعنی بەرپرسی باڵایە لەسەر ئاستی سەرۆکی وڵاتکەوە سەردانی هەرێمی کوردستان دەکات دوای سەرۆکی فەڕەنسا بە تایبەتی دوای بابەتی ڕفراندۆمی هەرێمی کوردستان سەربەخۆی هەرێمی کوردستان بێگومان لە ڕووی دیپلۆماسی لە ڕووی سیاسی و لە ڕووی معنەویەوە ئەو سەردانە زۆر گرنگ بوو. باسی گرنگی سەردانەکەت کرد. هەنگاریا دەیەوێتن چ پەیامێک بگەینێتە هەرێمی کوردستان، دەیەوێت لە ڕێی هەرێمی کوردستانەوە چ پەیامێک بگەینێتە جیهانەوە؟ ئەگەر بێت و سەیری چاوپێکەوتنە دووقۆڵیەکان بکەین زیاتر جەخت لەسەر دوو بابەت کرا. یەکەم بابەتی سەقامگیری سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان، یعنی هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئەمنی. بابەتی دووەم زۆر جەخت لەسەر بابەتی پێکاتەکان کرا لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. بێگومان عێراق لەسەر ئاستی عێراق سەیری پێکاتەکان بکەین ڕوبەڕووی گرفت و کێشەی زۆر بوون و تەنانەت ناوچەکانیشان ناچار بوون کەەوە ناوچەکانی خۆیان بەجێ بێڵن. بەڵام بەراورد بە شارەکانی دیکەی عێراق هەرێمی کوردستان لەم بابەتە لە بواری مامەڵەکردن لەگەر پرسی پێکاتەکان زۆر سەرکەوتوو بوو. تەنها لە سەر ئاستی عێراق ئەو سەرکەوتنە ناتوانین ئەوە بکەین، بەڵکو لەسەر ئاسی ناوچەکەش دەتوانین بڵێن هەرێمی کوردستان لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ پێکاتەکان بە تایبەتی پێکاتی مەسیحی زۆر هەنگاوی باشی ناوە، نەک تەنها بۆ ئەوانەی هەرێمی کوردستان بەڵکو بۆ ئەوانەی شارەکانی دیکەی عێراقیش. باشە دکتۆر، حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئەم سەردانە گرنگانە ئیستیسمار بکات و بەرهێنانی تێدا بکاتن بۆ ئەوەی تەنها وێنەیەکی شکلی نەبێتن هاتنی سەرۆکێکە و پێشوازیەک لێ دەکرێتن و ببتە تاریخ، چۆن وە بەرهێنانی تیا بکرێتن؟ زۆر گرنگە تەوزیفکردنی ئەو بابەتانە ئەو جۆرە سەردانانە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. هەر ئەگەر سەیری وتارەکەی سەرۆکی هەنگاریاش بکەین ئاماژەی بە خاڵەکی زۆر گرنگدا ئەویش ئەوە بووکەوە ئێمە تەنها دەمانتوانی سەردانی بەغدا بکەین و بڕۆین، بەڵکو ویستمان لێرە سەردانی هەرێمی کوردستانیش بکەین و مەیدانەکە بمین. یعنی دوو ڕۆژمە ئەوش گرنگە لە مانەوەی سەرۆکێک لە هەرێمی کوردستان بۆ ماوەی دوو ڕۆژ ئەوە خۆی لە خۆیدا پەیامێکی گرنگە، پەیامێکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی زیاتر کار لەسەر ئەوە بکە لە ڕووی مافی پێکاتەکان، یعنی ئیشی باشتر بکە و زیاتر بکە. ئێستا ئیشی باشی کردووە بەڵام هێشتا ماویەتی هەندێک هەنگاوی تریشی پێویستە. ئەوە خاڵێکی زۆر گرنگیش ئەوەیە بۆ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کەەوە ئاگادار بن ئێوە چەند کێشەتان زۆر بوو چەند تەبان نەبن ئەوەندە زیانی بۆ هەرێمی کوردستان هەیە. بەڕاستی ئێستا دیمەنێکی زۆر ئەوەشم لە ڕێوڕسمەکە دیت
يعني دەتوانین بڵێن وەکو گلەیە چیش بێ بەڕێز قوبات تاڵەبانیشمان حەز دەکرد لەو ڕێوەسمە ببینین سیاسەی لە هەرێمی کوردستان بۆ لەوێش بە دیار کرد کە زۆر بەداخەوە کەوا یعنی دەکرێت ئێمە لە ناوخۆ هەندێک کێشەمان هەبێ بەڵام نابێ ئەو کێشەیە بگوازینەوە سەر ئاستەنێ دەوڵەتێکەکەوە بەو شێوازە لەو ڕێوەسمە جوانەکەەوە ئەوەی زۆر ڕێک و پێک و جوان بوو بەڵام بەداخەوە باشە دکتۆر ینی بە هەر لەسەر ئەمە پرسیارێک بکەم پێتوانیە کێشە سیاسەکان لە هەموو وڵاتی کێشەی سیاسی هەیە لە هەموو وڵاتێک حەزب ینی بەشێک لە کێشە سیاسی بەریکەوتنەکانی هەیە بەڵام لە مەراسمێکی وها گرنگ کە دەتوانین برێن مەحفەلێکی زۆر گرنگ بۆ جیهان سەرۆکی وڵاتێکی ئەوڕۆپی هاتووە ینی نەدەکرا کێشەکان لەلایەکدان بڕێتن ئامادەبوون لە مەراسیمە جوانی هەرێمی کوردستانی جوانتر پێشان دەدا بێگومان یعنی بوونی کێشە و گرفت ئەوە ئاساییە هیچ وڵاتێک نییە لاینە سیاسیەکان گرفت و کێشەیان لە نێواندا نەبێ بەڵام گرنگ ئەوەیە تۆ ئەو کێشە و گرفتانە ینی کاریگەری نەبێتە سەر پێگەی هەرێمی کوردستان پێگەی وڵاتەکە لەسەر ئاسی دەرەوە سیاسەتی ناوخۆی وڵات ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر سیاسەتی دەرەوە کە جا هەرێمی کوردستانیش بە دەر نییە لەوە بێگومان ئەوە کەمان جوانتر دەبوو بەڵام هیوادارین وانە لەو ئەوەی ئەو ڕۆوەەر بگیرێ و کێشە و گرفتەکان ئەگەر هەش بێ ئەوها زەق نەکرێن لەسەر ئاستێکی نێودەوڵەتی چکو تەنیا زیان کەوا ئێستا بەبڕکێ لەسەر پێگەی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی دەستخۆش دکتۆر موافق عادل شارەزای سیاسەتان نێودەوڵەتی کوردستان دێتگەرمەوەی گەلێکی سوپاس